باش او چالاکین ابریکتین ساسکرین یانتین انجامدان چالاکینه ده چه بیت کرن جبوی سالیا دا کاوگرمیانی. بەڵێ سوپاس ئەمڕۆ 2 ساڵ تێپەردەبێ بەسەر تیرۆرکردنی کاوەگەرمیانی کە ڕۆژنامەنووس لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا لە ڕۆژێکی وەکەمڕۆ لە بەردەم ماڵەکەی خۆیدا شەهید کراوە. ئەم ڕۆژ ڕۆژنامەنووسان و چالاکوانانی مەدەنی و هاوڵاتیانی ناوچەکە چەند مەراسیمێک بە بۆنەی 2 ساڵ تێپەڕبوون بەسەر تیرۆرکردنی کاوەگەرمیانیدا ساز دەکەن. یەکەمین چالاکی شەمڕۆ لەسەر گۆڕەکەی کاوەگەرمیانیە لە گۆڕستانی کەلاری کۆن کە ژمارەیەک لە چالاکوانان و ڕۆژنامەنووسان و کەسوکاری کاوەگەرمیانی لەسەر گۆڕەکەی کۆبوونەتەوە لە ئێستادا بە بۆنەی تیرۆرکردنیەوە کۆمەڵێک خەڵکی لە دەرەوەی گەرمیانەوە هاتوون بۆ بەشداریکردن لەو چالاکیە و یەکەمین چالاکیە ئەمڕۆ سازەکرێەوە. دوانیوەڕۆی ئەم ڕۆژ کاتژمێریەک خێزانی کاوەگەرمیانی لەلایەن بەهۆی بە ڕۆژی خۆبەخشینەوە مەدالیای ڕێزدێنانی پێبەخشتێ و هەر ئەم ڕۆژ مەدالیای کاوەگەرمیانیە بەخشێتە ڕۆژنامەنووسێک کە لە ماوەی ڕابردوودا لە بوارەکاندا کاری کردووە و کاتژمێر 6 ئێواری ئەم ڕۆژ لە ساتی تیرۆرکردنی کاوەگەرمیانیدا لە بەردەم ماڵەکەی خۆی گربوونەوەیەک لەلایەن هاوڵاتیان و دانیشتوانی شارەوە سازەکرێ و ئەمە بووە و چالاکیانەی کە ئەمڕۆ بەهۆی تیرۆرکردنی کاوەگەرمیانیەوە لە سنووری قەزای کەلاردا سازەکرێ. بەڵێ سپاس بۆ چێگانم مەریوان حەسەن کۆشی کەلارە دیگەرمەدابی